ئەگەر بتەوێت کاریگەریەکانی ئیسلامی سیاسی لەسەر کۆمەڵگە کەم بکەیتەوە بەر لە هەر شتێک دەبێ هەوڵ بی بێکاری کەم بکەیتەوە داڵم نەیهێڵی چونکە تا سەرمایەداری هەبێت بێکاری هەیە گەنجێک ئەگەر 8 ساعت کاری هەبێ ئەگەر کرێیەکی محتەرەمانە و جێفانێکی محتەرەمی هەبێ ئەگەر لە نێو خێزان و گەرمی خێزانی خۆیان بێ و 8 ساعت کارکە تااقەتی هەیە گوێ بگرێ لە قسەکانی مەلا تڕهاتەکانی مەلا هەڵۆ تااقەتی هەیە بچێت دانیشێت گوێ بگرێ لە مەلا شێرزاد و نازام حاجی کاروان وەمانە وەختی نابێت ئەسڵەن بۆیە دەبێ هەوڵ برێ بێکاری یان بیمەی بێکاری بدرێ بەلاوان دەبێ ئەو کۆنتترۆل بکرێ بەسەر وەزارەتی پەروەردەیە کە ناکرێ هەر کەسێ بە پێی میزاجی خۆی چی ئیدۆلۆژیەکی هەیە دانیشێ لەسەر تەلەڤیزۆن ڕسمیان بگرێت و مناڵان بەرێ فێری ئەو شتانیان کە خۆی ئیدۆلۆژی خۆیەتی حتا ڕازی نیم بەوەی کە کۆمونیستە دانیشە مناڵەکان مناڵی سەرەتایی دانیشێ فێری مارکسیان کە نابێت بە هیچ شێوەیەک نابێت ڕێگە بدرێ هیچ کەسێک هیچ مامۆستایەک ئیدۆلۆژی خۆی فێری قوتابیەکان بکە بەڵکو دەبێت منهەجێکی مۆدێرن بەتانێکی ئینسانی دوور لە توموتیژی مەذهبی دوور لە توموتیژی قەومی دوور لە چینە دۆزی قەومی و دینی دەبێت بەشێکی ئەسڵی ئەو خوێندنە پایەی ئەو منهەجە ئینسانی بوونی مناڵ و ئینسانی بوونی کۆمەڵگە بێت